بەم زوانە کوێخادێرین دەگەڕێتەوە سلێمانی و قەرەبووی تەقاندنەوەی قەڵاکەشی دەکرێتەوە. وردەکاری ڕێکەوتنەکەی بافڵ تاڵەبانی و کوێخادێرین چییە؟ بەپێی زانیاریەکانی تیوارکە لە چەند سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتووە، کوێخادێرین لە بەریتانیاوە گەڕاوەتەوە بۆ عێراق و بڕیارە بەم زوانە بگەڕێتەوە بۆ سلێمانی، ئەوەش دوای ڕێکەوتنی لەگەڵ بافڵ تاڵەبانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی. سەرچاوەی کێگەدار ڕایگەیاند بە دڵنیاییەوە بەم زوانە کوێخادێرین دەگەڕێتەوە سلێمانی و لە ئێستاشدا ڕێگەدراوە کوڕەکەی بگەڕێتەوە و لە سلێمانیە. قوبات تاڵەبانی نێوەندگیری ڕێکەوتنێکی کردووە لە نێوان بافڵ تاڵەبانی و کوێخادێرین. ئەم ڕێکەوتنەش لە ڕێگەی عەشیرەتی عوزێریەکان و بنەماڵەی حاجی ئیبراهیمی چەرمەگاوە کراوە. بەپێی ڕێکەوتنەکە بەم زوانە کوێخادێرین دەگەڕێتەوە سلێمانی لە بەرامبەر چارەسەری کێشەکەشی قوبات تاڵەبانی داوای کردووە عەشیرەت و بنەماڵەکەی لەم هەڵبژاردنە پشتگیری یەکێتی بکەن. بەپێی ڕێکەوتنەکە یەکێتی چارەسەری کێشە یاساییەکانی کوێخادێرین دەکات و ئەویش دەگەڕێتەوە سلێمانی. بافڵ تاڵەبانی بەڵێنیشی پێداوە قەڵاکەی کە تەقێنرایەوە بە پارە قەرەبوو بکرێتەوە، بەڵام ڕێگا نادرێت جارێکی تر قەڵاکەی دروست بکاتەوە. سەرچاوەیەکی تایبەت بە تیواری ڕاگەیاندووە کە بافڵ تاڵەبانی بڕەپارەیەکی زۆر دەدات بە کوێخادێرین لە بەرامبەر تەقاندنەوەی دیوەخان و قەڵاکەیدا. وتیشی داوا کراوە کوێخادێرین و بنەماڵە و عەشیرەتەکەی پشتگیری یەکێتی بکەن لە هەڵبژاردن، بەڵام چاوەڕوانن قەرەبوو بکرێنەوە و کوێخادێرینیش بگەڕێنرێتەوە سلێمانی.